بینەرۆ بیسەرین کوردستان 24 دەمێوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بۆت خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دن گەشتنەف وێن بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵکەکە دیش بەرنامێ بکوردی وێجارێژی مژارەکە گرنگ و مژارەکە پێتوی بوو ئەڤڕۆک و بێتە بەحەزکردن ئەو ژی دەروونێ ئارام و بڕیارەکە ڕاست وەکە خویایە زۆرێکش مرۆڤان اتنافا جنگێکێ دادژین هەندێک جار جنگێکە ئەدگەل خۆدێ خۆ هەندێک جارژی جنگێکە ئەدگەل دەرڤەیە خۆ ئانکو دگەلوان کەسانێن تو ئەدگەلوان جی لەو ڕاژ بەرمەترسیا ئەڤی جۆرە جەنگی کە هێتە پیادەکردن اتناف gelek kesandan ku wek siruşt ildev gelek kese heye me ferzanî bikeyne mijara bernamê bi Kurdî û bête gengeşekirin ka çawa têrwanîna Qur'ana pîrûz û ayînê İslama pîrûz çawa têrwanîn heye sebaret vê mijarê edgel zor barês Mamosta Abdurrahman dihête gengeşekirin navê xwe navê we xêrat neke gerim canebî Mamosta dikên zor bixêr bî Mamosta berês wekeme amaje pê dayî derûnekê aram û biryareke rast اف مجاران ها مدویتن ام بحث بکین مدویت راسته و خوب چینه سر چاوی سرکی آیین اسلامی که قرآن پیروزه اره قرآن چه آماجه و چه اشارت و چه حمایت نافده هیا که بحثا وی مجاری هات بیتکرن بله بنای خوای بخشنده مهربان وەکو باست کرد بۆ ئەوەی بڕیارەکانمان ڕاست بێ ئەبێ لە بارێکی دەرونی باش دابین ئەو بارە دەرونی باشە خوا ناوی ناوە سوبحانەهو وتەعالا بە نەفسی مطمئینە واتە چۆن ئەڵێ نەفسش لە قورئاندا بە مانای زات دێ یعنی نەفسی تۆ شتێکی بەرجەستەنینە بەرجەستەیە بە تەواوەتی بەرجەستەیە یعنی چۆن نەفس ئەبێ لێمان تێک نەچێ یعنی ئەمە شتێکمانەیە ڕوحە نایبینین ئەم جەسەدەشمان هەیە کە بینراوە کۆی هەردووچیان شتێک دروستەکان نەفس بۆ ئەگە لە قورئاندا وشەی نەفس لە جاتی هەر یەکەی زات دابنەی ئەبێ یعنی چۆن ئەم نەفسە زاتی تۆیە ئێمە باسی ئینسانێکەکەین بە زاتی خۆی لەبەرەوە کە ئەڵێی نەفسی مطمئینە یعنی زاتێکی مطمئینە کە ئەڵێی نەفسێکی چۆن ئەڵێی لەوامە یعنی زاتێکی لەوامە باشە کەواتە مەبەستەکەمان لێرە ئەوەیە بۆ ئەوەی بڕیارەکانمان ڕاست بێ ئەبێ ئێمە لا چی بین نەفسی مطمئینە بین ئێ بۆ ئەوەی نەفسی مطمئینە بین ئەڵێن ئاخر ئێمە نەفسی ئەمارە بەسوو ئیشمان هەیە کەواتە بەشی زۆر لە مرۆڤەکان ئەگەر پەروەردە نەکرێ یان خۆیان پەروەردە نەکەن و ڕۆشنبیر نەکەن ناتوانن لە نەفسی ئەمارە بسوو لە نەفسێک کە ئەمر بە خراپە دەکا بگۆڕێ بۆ نەفسێکی مطمئین و ئارام بەڵێ تو نابینی هەموو مرۆڤێک دەرئەنجامی پەروەردەیە بەڵام پەروەردە جووری هەی باشە پەروەردەش هەیە خراپە باە اینجا لێرە بۆ ئەوەی پەروەردەکە باش بێ ئەبێ چی بکەین ئەبێ پەروەردەیەک بە قۆناغێک ڕەت بین پێویستە بە قۆناغێک ڕەت بین کە خوددا ناویناوە ولا أقسم بالنفس اللوامة کەواتە زاتێک لەوامە بۆیە یعنی زانایان دەڵێن نفسی لەوامە بۆچی گرنگە چونکە هەر کەس نفسی هەر زاتێک یعنی لەوامە بە کوردی بە مانای بڵێن ڕەخنەگر یعنی ڕەخنە لە خۆی دەگرێ اینجا کەواتە هەر زاتێک هەر ئینسانێک ئەگەر لەبارێکی دەرونی خراپیشا بوو خاوەن دەرونێکی خراپیش بوو چیە بێ چۆن ئەتوانێت بچێ بۆ خاوەن دەرونێکی دڵنیە ئەوە کە بەردەوام ڕەخنە لە خۆی دەگرێت ئەمە تربیەتی خۆیەتی ئەمە پەروەردەی زاتە پەروەردەی خودیە ئینسان دەیکە بەشێکی تریشی لە ڕێی قوتابخانە و مزگەوت و شوێنی ئاینیەوە دەکرێت بەلێ فڕەخ نەگرتن شخۆ نابیتە گەڕەوەی چەندێک کە مرۆڤی دەرونێکی ئارام نەبیت چجار ئاخر لێرەوەیە کە تۆ ڕەخنە لە چی ئەگری ڕەخنە لەو خراپانە ئەگری کە هەتە یعنی ئەمەیە کە دەڵێن ئێمە کە هەڵس و کەوتێکەکەین هەڵس و کەوتەکانمان پێویستە ڕۆژانە بیخێنە بەر ڕەخنە کە خسمانە بەر ڕەخنە لە ئەنجامدا دەتوانین ئێمە بگوازینەوە لە دەرونێکی چۆن ئەڵێ نائارامە بۆ دەرونێکی ئارام جا ئەوەی تۆ وتت دەرەکی و ناوەکی هەیە باشە ئێمە لە ڕووی ناوەکیەوە چۆن ئەڵێ هێرشێکمان لەسەرە کە دەروونمان ئارام نەبێ یان لە ڕووی دەرەکی تەبەن ئەزانی هەردووکی هەیە وەکو وتت بەڵێ باشە کامی خەتەرترە بە پێی قورئان ناوەکێکە خەتەرترە بۆچی لەبەر ئەوەی کە خوددا لە قورئاندا لە کۆتایی وەکوڵێ لە ڕووی مصحف کە دەخوێنی دەڵێن مەعوذەتەین یعنی دوو قل أعوذ برب الناس و قل أعوذ برب الفلق و برب الناس ئەڵێن وردەکاریەک لێرە هەیە تۆ بڕوانە ئەڵێ قل أعوذ برب الفلق یعنی من پەنا دەگرم لە پەنای خودای خاوەنی ڕووناکی بەچی من شەڕی ما خەلق لە شەڕ و لە خراپەی هەرچی دروست کراوەکانێتی کەواتە ئەف خەڵقە خودی خەڵق کردیە یانجی مرۆڤ وی شەڕی دروستکەن مرۆڤ دروستێکە کەواتە تۆ لە چی بوو ئەمە شەڕی چی بوو شەڕی خارجیە ومن شەڕ غاسق إذا وقب ومن شەڕ النفاثات في العقد ومن شەڕ حاسد ئەمانە هەمووی شەڕی چییە بما كسبت أيدي الناس دەرەکیەکانە بەس چییە من شەڕی ما خەلق لە شەڕ و خراپەی هەرچی دروست کراو هەیە اینجا ئەوانەی تریش ئەژمێرێ
مانای وایە شەڕە خارجیەکان هەر هەمووی خوددا یەکجا فەرمووی تۆ بڵێ قل ئەعوذ چی تۆ بڵێ ئەعوذ برەبی الفەلق یەکجار بەڵام سێ جار ئەمجا پەنا بەخوا دەگری ئەڵێ خوا پێ دەفەرمێ قل ئەعوذ برەبی الناس مەلیکی الناس ئیلاهی الناس سێ جار پەنا بە خوددا دەگری چه فەلسەفە پێشوەی چەندی هەیە پەنا دەگرم بە خودای خاوەنی مرۆڤ بە پەنا دەگرم بە خودای چۆن دەڵێ پەرستراو ئیلاه یعنی معبود پەرستراوی لەلایەن ئینسانەکانەوە سێ جار پەنا دەگری بە خوددا سێ جار پەنا دەگری بە خوددا ئەمجا لە یەک دوژمن قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس وسوسەیەک لە دڵی خۆتا خۆت دروستێک خەناسەکەمە بەس پێکیە شەیتانە یانژی خودی مرۆڤەکانە من الجنة والناس ئەمە مشکلەکەمان لەگەڵ نەبینراو نیە لەگەڵ بینراوەکان بینراوەکەی دێ بۆ لات شتێکت پێڵێ ئەو تەسیرێ لە تۆ ئەکا لە ناخی خۆتە تۆ ئەوەندەی لێکە دەیتەوە زۆر جاڵێن خەڵک خۆی ئەترسێنێ یعنی یەک هەواڵ هەیە هەمومان جۆمان لێ بووە بەس هەیە بەرگەی ئەگرێ هەیە بەرگەی ناگرێ بۆچی هەواڵە بۆچی بەرگەی ناگرێ لەبەرەوەی لە ذاتی خۆیان زۆری گەورە کردوێتەوە مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو بۆ دوژمنە دەرێکەکان خوددا فەرمووی یەکجا پەنا بە خوددا بگرە بۆ دوژمنی ناوەچی کە لە ذاتی خۆتایە و وەسوەسەیەکە و خەیاڵاتێکە بۆ دروستەکە خودداوەتی سێجا پەنا بە خوددا بگرە کەواتە چی خەتەرترە دوژمنی ناوەکی خەتەرترە لە دوژمنی دەرەکی ڕووی زانستێ دەروون ناسی بە مامۆستا بەحساوی چەندێتکەن کە هەر مرۆڤێکێ دەنگێکی داخلی هەیە یان کو بژنی سەوت داخلی ئەرێ ئەف سەوت داخلیە مەبەستاتە پێیەوە یانژی تشتێکی دیترە کە ئیزعاجی و مەچێت هەر ئەو مەبەستە هەر ئەو مەبەستە چۆن جاری وایە یعنی پێڵێن مۆنۆلۆگ یعنی دایالۆگ ئەوەیە کە من و تۆی کەین ئێستا قساکەین مۆنۆلۆگ ئەوەیە کە خۆت لەگەڵ خۆت قساکەی نازانین تۆ قسە لەگەڵ چیەکەی یعنی ئەوە سڕێکە لەو سڕانەی کەوا ئیشی زانایان و چۆن ئەڵێ پزیشکانە ئەو باسکەن لە ڕووی دەرونی بەس من مەبەستم ئەوەیە کە ینی ئینسان لە ذاتی خۆیدا گرفتێکی هەیە ئەوش ئەوەیە کە لە ناخی خۆیدا ئەوەندەی ترس بۆ خۆی دروستەکە ئەوەندە دەرێکەکە بۆی دروست ناکە قورئانیش تەکیدی لەوە کردوتەوە جا ئەو شتانە چین مەسەلەن یەکێکیان خەوفە بۆیە بزانە خوا لە قورئاندا تەسویری خوددا زۆر دقیقترە لە تەسویری خۆمان خوددا کە باسی ئینسانێک دەکا کە ئەترسی ئەفەرمێ فإذا جاء الخوف كاتێک کە ترس دێ رأيتهم ينظرون إليك تدور أعينهم كالذي يغشى عليه من الموت هەموو ئەمە تبکە بە کوردی یعنی ئەڵێ کە تۆ هەواڵێک ئەڵێ قسەیەکەکەی باسی ترسی تێدایە تەماشای ئەو کەساکەی کەوا هەواڵە ترسەکەی پێ ئەڵێ هەواڵەکە ترسناکە خۆی وایە ئەڵێ ئەو کەسە یعنی چۆن ئەڵێ ئەبڵەقە بێ بەس چق ئەبەستێت سەرسام بێ لەسەر تۆ هەر ينظرون إليك سێری بەس لە تۆکەن تدور أعينهم چاوی ناوەستێ هەر ئەخولێتەوە چاوی بە دەوری خۆیدا ئەخولێتەوە كالذي يغشى عليه من الموت كأنه سەرەتاکانی یە بەڵێ هەنگاوەکانی پێش مردن هاتووە ئەمە ئەم تەسویرە کە خودای دروستکاری مرۆڤ دەیکا بۆمان باز دەکات ترس چی لە ئینسان دەکات ترس چی لە ئینسان دەکات چونکە ئەم وێنەیە خۆمان نایبینین ئەم وێنەیە خوددا جوان وەسفی دەکات مەسەڵەن کۆڕۆنا ئێستا من و تۆ کە قسەی تیاکەین لەم ساتە وەختە پێشی 2 ڕۆژ زانکۆی کین لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دیراسەیەکی کردووە لەسەر ئەوەی ئەگەر ترسای ئەڵێن مقاومە هەبێ بەرگریت هەبێ مەڕوخێ ئەو قسەیە دیراسەیەکیان کردو ئەڵێن ئەم قسەیە لە بەرامبەر کۆڕۆنا ئێمە بە خەڵکەڵێن لە بەرامبەری کۆڕۆنا خۆت بگرە خۆڕاگر ئامە ترسە بەس دەڵێت ترس مودەکەی تا چەندێک ئەتوانێت ئەم بەرگریە ئەو بەرگریەی کە خۆت من و تۆ دروستمان کردو و خەڵک دروستی کردو لە ناخی خۆی بۆ کۆڕۆنا بۆ نمونە با بڵێن ئەڵێ چەند نەخایەنێ یعنی ئەو بەرگریە چەند نەخایەنێ ئەڵێ خۆ ناتوانانی هەتایە بۆ ئەبینی ئەبی چی بکەین دام و دەستگاکان بکەیتەوە ورد و ژیان ئاسایی بکەیتەوە و خۆت بپارێزیت ئەکتیڤکردنی دەبیت چونکە ئەو بەرگریە ناتوانێت تەحمل بکات تا سەر بۆ یاڵە نەگە کەسێک بێنی ڕایگری نەک چایەکی بدەیتێ یەک پەرداخی ئەو لەسەر دەستی ڕاگرێت ناتوانێت بۆ ماوەیەکی دوور درێژ بۆ وەزع بوەستێ کەوتە بەرگریش کاتی هەیە ئەف ترسە جەرەبێتان ماژە پێ دەتن سەرچاوی خودی مرۆڤیە یانجی دەوروبەرێت مرۆڤی وێ ترسی بمەچێتکەن ڕاستە ئەوەیە کە وەکو بڵێ خوددا لە قورئاندا فەرمووی چۆن ئەڵێ ئینسان لە دەوروبەریا شتە بیستێ کە شتەکانی بیست کاردانەوەکەی لەسەر خۆی وەستێ کاردانەوەکەی لەسەر وعی وشیاری بەڵێ ڕاستە کەواتە لێرە کەواتە لە شارێکی وەکو مەدینە کە شاری پێغەمبەرە درودی خوای لەسەر خوددا دەفەرمێ والمرجفون في المدينة المرجفون يعني المخوفون بكردي يعني لنيو شاركي تودا أي محمد كبيو تري مدينة مرجف هي يعني خلق كيتيايا لرزوك لرزينر خلق ترسينن خلق أترسينن هوالي خراب بلا وكنوا روحي خلق كدبن
والمرجفون في المدينة كواتا أو مرجفون لشاري إيمش ولولاتي إيمو هريمي إيمش وهم ولاتاني دنيا خلقي كيا لبيني دو كوان خيري دي ولا شي لبلاو كرنوي هوالي خراب كي سوت من ده الفي بلاف كرنا في خبري أو خبرات ديار السودي هي بو يبلاي بو ديار السودي هي كمرجفون همون لمدينة خدا دا فرمي مشكلة كاللوينية هاي الله تشبكي هاي همو شارك المرجفون في المدينة ترسينر ولرزينر هي لنا وشاركان هوالي خراب بلاو كانوا بله خدا دا فرمي قرفتك لشوية أريشة لشوية وفيكم سماعون لهم نك سامعون يعني سماعون بوردي يعني بوكشون الله صيغي مبالغة بله يعني زيادة الروي يعني نكهر جو أقريب بدوش أقرب وفيكم سماعون لهم خدا دا فرمي أريشة كاليريا يعني هوالي خراب هيا وكو چون دلين خلق هوالي خراب دفروشه إيه مكره تو مكره ما يكره واني چون مادة كي دفروشن تو نايكري جاليرا خدا فرموي ببيغمبر دوري خوي لسر ولا يحزنك قولهم كواتا لقل خوفا دائما للقرآن شيء ولا تخافوا ولا تحزنوا كأنه هم خوفك حزن يدروز زكاة إن جاء أو خوفش وكو قلت خدا بودا فرمي ولا يحزنك قولهم كأنه قصي خلق تأثيري هي نيوي أم خلشي كردستانا ئاوا بڵێم نیوەی خەڵکی ئەم دنیاە بە کاریگەری نیوەکەی تری ئەترسێ و خەفەتی بۆ دروست دەبێ بۆیە یعنی ئەفەرمێ وشەکانی ئەوان قسەکانی ئەوان نەترسێنێ ئەگە ترساندی چی دروست دەبێ گرفتێکەیە بۆی خدا دەفەرمێ صفەتی مسلمانی ڕاستەقینە چییە باوەڕداری ڕاستەقینە والذين لا يشهدون الزور يعني چی زور يعني هەواڵی درۆ تەزویر زور يعني تەزویر کەواتە ئەبێ ئینسانی باوەڕدار هەواڵەکان یەکلا بکاتەوە بە دوای ئەوە نەڕۆ ئەگە کردی همو هوالێکی خراپ هات هەموو شتێکی خراپ کات وفيكم سماعون لهم ئێمە جۆماندایە اینجا جۆمان لێگرت ئەو جا کاری لێمان کرد ئەو جا ئێمە ترسان خدا دەفەرمێ چییە بێ ئەو کاتە ترسەکە دەگاتە ئاستی ڕعب وقذف في قلوبهم الرعب ئەو کات چ دروست دەبێ يخربون بيوتهم بأيديهم کەواتە ئەو کاتەی ترس ئەگاتە تۆقاندن لە دڵی هەر ئینسانێکدا ماڵی خۆت بەدەستی خۆت وێران دەکەی بەڵێ كواتم مصي برس هندي ما تجربة هريمة كردستان ديتيا حتى نهاوا چندين سالة ما قالك جارديتيا هندك كاس عن هندك لاين يعني السروي كي كاركريت هندك تويزغا هذا كايدي كوتايا جيانيا وجيان دي كوتاي هتن بل بشتي ماوك بوريا مديتيا كواسا درنچو بارودوغ برف روشكا اسايچوا اري اوا چه خوچيه انكو چه سود مفاي البجوي چنديت بينن ولا الرسا كوي هر تاوانێکش کە ڕووەدا ئەو برادرانی چۆنەڵێ پۆلیس و ئەوانەی کە بەدوای چۆنەڵێ ئاسەوارەکانی تاوانەوە ئەچن یەکەم پرسیارێکە ئیکەن ئەڵێن چێ سوودمەندە لە ئەنجامدانی ئەم کارە بەوە ئەزانن ئەڵێن ئەم فڵانە کەسە بۆ هاتوۆتە کوشتن ئەم فڵانە کەسە بۆ هاتوۆتە ڕفاندن پرسیار دەکەن چێ سوودمەندە لەمە بەوە دەرەکەوێ بازنەکە تەسکە بێتەوە ئەدۆزرێتەوە کەواتە هەمیشە چۆن ئینسانی چاک سوودمەندە لە هەواڵی چاک ئینسانی خراپیش سوودمەندە لە هەواڵی خراپ جا لەبەرەوە ئەکرێ هۆکارەکەی سەربازی بێ ئەکرێ هۆکارەکەی سیاسی بێ ئەکرێ هۆکارەکەی ئابووری ئاجاری کەواتە مامۆستا بەرز ئەم ڕاستە خوب بچینە سەر تاکێ کورد و ئەف ئاخفتنە یا مهتەم و گرنگ بوومە سەبارەت تاکێ کوردە ئەرێ تاکێ کورد چەوا بکاریتن دەروونێکی ئارام و مطمئین هەبیت ئەوێ جەنابێت ئاماژە پێدای ئێمە ئەگەر وەکو کورد تەماشاکەین چوەکو تاک و چوەکو کۆمەڵگەی کوردەواری لەم کاتەکەمەیە وەکو بڵێ سێ یعنی خاڵ زۆر سەرەکیە کە ئێمەی کورد عارفانی خۆمان وەکوڵێ زانایانی خۆمان پێشتر پێیان گوتوین ئاگاداری بین ئەوش ئەوەیەکە یەکەم خاڵێک کە ئێمەی کورد پێیجا ئەکرێنەوە ئەوش ئەوەیە تۆزێک دەم بە هاوارین یعنی هەموو شتێکمان بە دەنگی بڵندە هەموو شتێکمان بە دەنگی بەرزە ئەوە دەرەنجامی چییە؟ ئەمەی تر بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ من ئەتوانم بڵێم هۆکاری نەبوونی هۆشیاری سیاسیە هۆکاری نەبوونی هۆشیاری سیاسیە ینی چۆن یعنی زۆر ئیش هەیە لە دنیادا ئەگە تەماشاکەی دەڵێن مریشکێک یەک هێلکە دەکا بەس بە گارەگار هەموو دنیا تێدەگەینە دەڵێن ئەو مریشکە هێلکە دەکە بەڵام دەڵێن ماسی لەژێر دەریادا هەزارەها گەرادا دەنێ و کەسی گوێی لە دەنگی نییە کەواتە ئەمە ئەوەیە کە پێشی حاجی قادری کۆی 1916 لەدایک بووە هەمووجا ئەمەوێت تاکید کەمەوەی ینی بینەران بزانن کە ئەمە قسە لەسەر 204 ساڵ لەمە بەردەکەین کەسێک لەدایک بووە حاجی قادری کۆی بە ڕەحمەت بێدەفەرمێ جۆشێک بدەن جۆش ینی حەماسەتێک و جۆرێک لە ئیش و کار گەرمایەتیەک جۆشێک بدەن وەکو هەنگ وەکو هەنگ مێشهەنگی چی بکەن جۆشێک بدەن وەکو هەنگ تەدبیر بکەن بەبێ دەنگ
تدبیر بکەن بە بێدەنگ ئێمە تدبیرەکانمان بە دەنگی بڵندە وانە ئەڵێنەوە هات بارودۆخوا هات نازام چی هاتەوە هاتێتەوە خۆت خەڵکت ترسان یعنی ئمە کەناڵەکانی ڕاگەیاندنی خۆمان خۆی خەڵکە ترسێنێ جا ئارامی بۆ دروست نابێ خەڵکەکە کە ئارامی بۆ دروست نەبوو هەموو بڕیارەکانی سەقەتە بێ بازار تێکە چێ نرخەکان تێکە چێ ڕەڕوو سیاسەت تێکە چێ پەیوەندی حیزبەکان تێکە چێ هەموو ئەمە چی بوو تدبیرەکە بێدەنگ نەبوون جا خوددا جا منە بۆیە بڵێم ئێمەی کورد ئەوای لە هەموو کەس باشتر سوود لەم قسەیە وەربگرین چونکە خوددا دەفەرمێ وأوحى ربك إلى النحل خدا إلهامي مشهنجي كرت أن يتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون يعني شوني هنج شوية من الجبال أو لا إيمه شاء ومن الشجر درخت دارستان أيش من هي ومما يعرشون ما ركان أيش من هي كواتا قصي كتير بكم إيمه استكملوا توقساكين مانجي آيارة مانجي مايسة بستي بينج هر لما نجي منو توقسيتياكين 3 ساڵە لە 2007ەوە نەتەوە یەکگرتوەکان ڕۆژێکی دیاری کردو بە ناوی ڕۆژی جیهانی هەنگ ڕۆژی جیهانی هەنگ ئەکاتە 20 مایس 20 ئایار کەواتە مەبەستمەوە وا ڕێگەکەوێ کە ئێمە لەو مانگەشا قساکەین کەواتە ئێمە بێت لە مێشەنگ ئەمە فێر بین کە حاجی قادر وتی جۆشێ بدەن وەکو هەنگ تدبیر بکەن بە بێدەنگ زۆر گرنگە فێری ئەم جۆرە کارە بین کە بۆ ئەوەی دەزانین ئەگەر ئیشەکانمان دەم بە هاوار بین و 10 هاوارە وەکو دەڵێ ئەمە هەمووی بەڕاستی باری دەرونی خراپ تێکە پەیامبەری ئیسلامێ پێغەمبەر سەڵاو سەر بن هەمان تەکەس ئەخفتناتەکیە استعینوا على قضاء حوائجكم بالسر والكتمان ڕاستە جا لێرەوە ئەمە وەکوتت بۆ دروستە ئەمە پەروەردەی ئەوێ ئەم پەروەردەی ئێستا کورد ئیمامی سیوطی ئەڵێ ئەگەر غیرەت و ئازایەتی و شەجاعەت بکەی بەدە بەشەوە تەقسیمیکی بەسەر هەموو دنیا ئەمە قسەی 300-400 ساڵ لەمەوە پێش 9 بەشی بۆ کوردە قسەی ئیمامی سیوطیە کە مفەسیرە کە عەلامەیە لەسەر چ بنەمە فاختنە گوتیە وەڵا دیارە سێری بارودۆخ و سێری ئازایەتی و جەنگی کوردی نەهاژی وێ چەندە ئیسبات کرد ئاها ئێرەش هەروایە و ئێمە شکۆی چۆنەڵێت ئەگەر هەیبێ شکۆی داعشماشکەن مەبەستم تا ئەم کاتە ئەم قسەی ڕاستە بەڵام کوردە چی لاوازە لە ڕووی دەرونی یعنی ئەو کوردەی خۆمان یەک هەواڵێکی ناڕاستی پێ بڵێ دوو حیزبی تەبابێنە دوو عائیلەی تەبابێنە دوو عەشیرەتی تەبابێنە بە یەک وشە بە یەک قسەی خراپ لە بینیان نەقلیکە تێکەچن دەستەکەنەوە بەشەر جا ئەمە چی پێویستە بۆ ئەوەی ئێمە بچینە کورد وەکو گەل بارێکی دەرونی ئارامی بۆ دروست بێت تا بڕیارەکانی دروست بێ ئەینی حاجی قادری کۆیی بە ڕەحمەت بێ جارێکی تر پێمانە لەڵێ شیر و قەڵەم شەریکن شیر و قەڵەم شەریکن یعنی چی بە معنای شمشێر و قەڵەم چەک و قەڵەم شەریکن یعنی مانای وایە ئێمە چەند ئازاین لە بەرەکانی جەنگا ئەبێ بزانین قەڵەمیشمان پێویستە کەواتە پەروەردەمان پێویستە تۆزانی ئەو گوتگوت و ئەو شائعە و ئەو مقۆ و دەنگ و ئەو بابەتانە هەر شتێکی وا بڵێ خەڵک ئەژنوێشکێ بەڵام لە شەڕیشە زۆر ئازایە مانەی وایە ئێمە خاڵی لاوازیمان چییە کە دوژمن دۆزیوێتەوە ڕۆژەڵات ناسەکان دۆزیوێتەوە قسەیەکی خراپی بۆ فرێدا ئەو کوردە تێکەچێت بەڵێ ئەوە دەرئەنجامەوە چەندنی نەمامۆستا کە لایەنێ بەرامبەر نەکاریە وعیەکە دروست ئەلدەف زۆربەی هەر زۆری تاکی کورد دروست بکەتن ئەنکو بوشایەک ژیانەویدا هەیە یعنی خۆمان بەڵێ ڕاستە کە خۆمان بەتاڵیمان هێشتوتەوە و دوژمنەکانیشمان جۆن دیراسیان کرد لە هەزنی تقریبا 300-400 ساڵ ئەتوانین بڵێ لە 1600ەکان و ئیتاڵیەکان فەڕەنسیەکان رووسیەکان ئینگلیزەکان ئەڵمانەکان هەموو ئەمە بە بەڵگە لە لامە خەڵکش لەلایەتی یان شتێک نییە هەموو ئەمانە هاتون دیراسی ئێمەیان کردووە ئەزانن خاڵی لاوازمان چییە جا لێرەوە قسەکەی حاجی قادر ڕاستە کە ئەڵێ شیر و قەڵەم شەریکن چونکە خوددا سوێنی بە قەڵەم و بەنووسین خوارد نون والقەلەمی وما یەستوڕون یعنی نون حرفە قەلەم پێنووسەکەیە وما یەستوڕون دێڕەکانە معنەی وایە ئەمە نیشانەیە بۆ پەروەردە بۆیە پێغەمبەر فەرمووی من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت شي بڕوای بەخوا ڕۆژی دواییە یا قسەی چاک بکەن یاخود بێدەنگ بن جا لێرە وەکوتت پەروەردەکە زۆر گرنگە خوددا کە باسی دڵەکانی ئێمە دەکات دەڵێ ئەم عەلا قولوب ئەقفالها یعنی هەندێک دڵ هەیە قفڵ دراوە ئەمە گرفتە خوددا دەفەرمێ هەندێک دەڵێن قولوبنا غلف دڵمان غلافی هەیە کاکە هیچ نابیستێ و دڵی ئێمە غلافی هەیە یا خوددا دەفەرمێ هەندێک وتعمل قلوب یعنی هەندێک دڵ هەیە کوێرە نابینایە کەواتە ئەمە چۆن چارەسەرێکرێ ئەبێ بینەوە هەر بۆ قورئان کە خوددا دەفەرمێ إلا من جاء وجاء ربه بقلب سليم يعني دڵێکی سەلیممان پێویستە یا بقلب منيب ئەبینی بقلب منيب يعني ئەم قەلبە منیبە زۆر گرنگە کە بڵێ منیب وەکو نیابەت وایە یعنی بەکارە چاکەکانی پێشی خۆیەخە ئەمە ئەوەیەکەوە
محوی شاعر لە شعرێکە ئەڵێ لە جێمانەوە ترش و تاڵتەکە لە جێمانەوە ترش و تاڵتەکە ترێ بە سرکە کە لە جێ خۆی شتێکمە ترێ بێنە لە جێ خۆی هێڵی تۆ ماوەیەکی زۆر چی بوو ئەو ترێ شیرینە گۆڕە بوو بە سرکە ترش بوو بۆیە ئەڵێ لە جێمانەوە ترش و تاڵتەکە ینی بەمانای ئەوەیە کە شتێک لە جێی خۆی بیهێڵی تۆ بۆ ماوەیەک ترێ بێ ئەبێ بە سرکە عسەل بوو بە سەم ئەفەر بێ عسەل شیرینە بیهێڵەوە ماوەیەکی زۆر لە جێ خۆی کە تێک چوو تاڵە بێ کەواتە پێمان دەڵێت تربیەتی خۆتاندن پێمان دەڵێ لە حرەکەتا بن پێمان دەڵێ مەحوی بچنە بواریی نەفسی لەوامە ئێوە دەروونێکی ڕخنەگرتان هەبێ بەردەوام بجوڵێن چونکە ئاوی مەنگ چی ئەبێ لە جێ خۆی کە وەکو بڵێ جوڵەی نەکرد و حرەکەی نەکرد تێکەچ بەێ جانابێت نابینتن کە یاژێ مەترسی در ئەڤەیە و کەسانین هەندێک کەس ئەتناف مەژیدا ئەت بنە مڕەوج ئەنکو تەرویجا ئەvê ترساندنا دوژمنی کەن هەمبەر تاکێ کورد ڕاستە وەکوتم خوددا دەفەرمێ وەفیکم سەماعونە لەهم ینی بەو مانایی خەڵق قساکە تۆ ناتوانین دەمی خەڵک بگری و ناتوانین دەمی دوژمنەکانت بگری لە دەرێ و هەموو قسە دژ بە کورد دەکەن دوژمنی کورد بەڵام خۆ تۆ ناتوانین دەمی ئەوان بگری بەڵام ئەتوانی خۆت ئەوە بکە وەکو چۆن وتمان تۆ چی بکەی ڤایرۆسە هەیە بەڵام بێت تۆ خۆت بپارێزی ئەمە مەستم چی بوو لە ڕووی نەتەوەی لە ڕووی ئاینیش ئێمە گرفتێکمان هەیە لە ڕووی ئاینی گرفتێکمان هەیە کەوە ینی چۆن ئەڵێ زۆر جارۆکە ئەوەی کە پیاوەکە وشترەکەی نەبەستەوەتی پشت بەخوا پێغەمبەر فەرمی درودی خوای لەسەر وشترەکەت ببەستەوە مەبەستم ئەوەیە کە ئێمە زۆر جاڵین بە تەمای خوا خدا وای نەفەرمووە خدا فەرموویەتی کاتێ بڵێ بە تەمای خوا هەموو ئیشەکانی خۆت تەواو کردبێ ئەوە ئێمە شاعیرێک یا بڵێم کەسێکی دانایەکمان هەیە بە ناوی شکری فەزلی شکری فەزلی لە ساڵی 1926 وەفاتی کردووە سەردەمی شێخ مەحموودی دیوە شعرێکی هەیە لە دێڕە شعرێکە وا ئەڵێ بیری وردیشی دەوێ هەر بە دوعا و نوێژی نەکەی بیری وردیشی دەوێ هەر بە دوعا و نوێژی نەکەی وا نەزانی هەر دوعاکەیت و نوێژەکەی ئیتر تۆ هیچ پێویست ناکاشتی تر بکەیت بەڵام ئەمە بیری وردیشی دەوێ هەر بە دوعا و نوێژی نەکەی ئەو بیرە وردەمان نییە یعنی ئەمە لەلایەک وەکو کورد ئەو پەروەردەیەمان نەبوو لە ڕووی دەرونی کە خۆمان بگرین لە بەرامبەر چۆنەڵێ واتەواتی دوژمنان لە ڕووی ئاینیشەوە نەمان زانیوە خۆمان وا ڕابێنین کە پێویستمان بە پەروەردەیەکی ئاینی ڕێک و دامەزرا لە جانابێتە نابینتن سەرڕایڤێ هەمووی تشتێت هێتە ئاراستەکردن وەک ترسێنەر بۆ تاکێ کورد سەرڕایڤێ چەندێژی تاکێ کورد هەر تاکێکی ئارامە هەمبەر کەسانی دیتر نه یعنی هەر ڕۆژگار ئەوەی چەلماندووە حەزەکەی تۆ ئێستاکە ینی خۆتە بینی یعنی حەزەکەی لە سوۆسیال میدیایەک هەواڵی خراپ ناڵم داینێت چکۆ ئیشێکی خراپە قسە بەزەڵم ببینە بزانە بازار چۆنە تێکەچێ وایە ینی ئەڵێن فلان شت ینی کورد زۆر ئازایە کە ئەکەوێتە ناو جەنگەکەەوە لە جەنگی فیزیکی ئازایە بەس لە جەنگی دەرونی لاوازە کەواتە تێکدانە vê ئارامیەوە نەها ئەم بەحسکەین سەر ئاستێ تاکێ کورد يعني قرآن پیروز چاو بحثا شێوازên تێکدانا vê ئارامiyê kiriye بەڵێ مەسەلەن خوا لە قورئاندا دەفەرمێ بە باوەڕداران کە ئەو قسەیە بۆ ئێمەش هەر ڕاستە وەکو کوردێکی باوەڕدار خدا دەفەرمێ الذين قال لهم الناس إن الناس قد جمعوا لكم فاخشوهم ئەم قسەیە ئێستاشەیە کوڕەڵێ بە کوردیەوە چیتان پێکرێ کاکەوە زانین چەند کەس دوژمنتانە دنیا دوژمنتانە فلان دوژمنتانە فلان ئەوەیە ئێوە بە حیاتی نابن بە هیچ ئەمە پێوترێت چی ئەڵێن ئەم حاڵەتە دوژمنەکان ئەوەندە تەکیدی لەسەرەکەنەوە تا ئەیانەوێ جۆرە بەهایەک لە مێشکی ئێمە دابنن تا خۆشمان بڕۆی پێ بکەین تۆ بینی کاتێک کە هەوڵەدەی بۆ دەوڵەتداری ئەڵێم کورە بە کورد و دەوڵەتیان نەوتووە بۆ کردووە ئەڵێ ئەمە کاریگەریە چەند ساڵە لەسەرمان ئیشیان کردووە یا ئەڵێ کورە کورد هەر کورتە یعنی نابێ بە هیچ یا هەندێک لە شاعیرەکان و داناکانی خۆشمان لە ئاخری ژیانیانە زۆر ناومێ دەبنەوە کە شیعرەکانی ئەخیریان ئەخوێنیتەوە ئەڵێ کورد خاینە ئەڵێ کورد نابێ بە هیچ کردووە ئەمە خراپە قەت نابێ بگەیتەوە بەداخەوە ئەم قسەیە هەیە یا ئەڵێن فڵانە کەس یەک عیبی هەیە خۆزگە کورد نەبووایە ئەگە کورد نەبووایە خەڵک ڕێزی لێگرت ئەم قسەیە خۆی ئەگەر ڕاستیش بێ بەشێکی بەس ئەگەر ئێمە کردمان بە یەقین ئەم قسانە مانەوەی دوژمن ئیشی خۆی کردووە ئیترمەکەی چاکە بین بۆیە خدا دەفەرمێ الذين قال لهم الناس إن الناس قد جمعوا لكم فاخشوهم وتیان ئەی باوەڕدارە هەرچی دنیا هەیە بە دەوری مەدینیا کۆبەتەوە ئێوە پێویستە لێیان بترسن بلەرزن بترسن ئەو دنیا بۆ ئێوە کۆبەتەوە ئەمانە چیان کرد فزادهم إيمانا وقالوا حسبنا الله ونعم الوكيل يعني ئەم باوەڕداریە ئەبێ بگاتە ئەو ئاستەی کە دەرونێکی ئارامت بۆ دروستکە خۆڕاگربی نەشکی ئەوە تاوە خدا باسی یەکێک لەوانی کرد جا ئەمەیەکە ئێستا کە تۆ
يعني یەک ئەمە منم ئەوە تۆی ئەوە فڵانە ئەمە پێنج حیزبەکەی بە باسی کوردستانەکە ئەمە پێنج حیزبەکەی بەڵام یەکن باشە ئەمە بەرامبەرەکەیەتی بەمە ئەڵێ چی بەمانە ئەڵێن ئەمە پەنجەیە ئەڵێن قامکە ئەڵێن تیلکەوە ینی بە هەر زاراوەیەک بڵێ وایە باشم وت هەموو ئەم ناوانەی هەیە بەس بەماڵێن چی ئەم دەستێ ئەملان بەماڵێن مست ئەڵێن مستە کۆڵە جامە عەبدوڕەحمانی هەژاری شەرەفکەندی خۆمان ئەڵێ نەیانزانی 5 ئەنگوست گەریەک بگرن دەبنە مست نەیانزانی 5 ئەنگوست گەریەک بگرن دەبنە مست کەواتەمە پێویستیمان بەمەیە کە ئێمە قامکین ئێمە پەنجەین ئێمە ئەنگوستین بەڵام پێویستە کۆبینەوە لە بەرامبەری ئەوانەی بەرامبەری ئێمە ئەو کاتە هەر کە ئەمانەت ناونا قامک و ئەنگوست و پەنجە کاتێک کە ئاوات لێ کرد ناوەکەی گۆڕابوو بە مست کەواتە ئەم یەکگرتنە زۆر گرنگە کە خوددا فێرمانەکە تێکدانە ئارامیا وەکو بژنێت دەرونێ تاکێ کورد ئەیکە شوان ڕەهندێ دیتر نازفریتە بۆیە چەندێ دەما شێواندنە حەقائقات هێتەکردن بۆ کەسێ وەکو بژنێ هەف وڵاتیە کورد ڕاستە کەواتە وتر شێوازەکان قورئان باسی شێوازێکی تریشی کردووە فەرمێ لا يسخر قوم من قوم باشە لا يسخر قوم من قوم بە هەر مانایەک لە ماناکان بیگریتەوە ئەوە شەگرێتەوە کەوا سوخریە و گاڵتە پێکردن و گاڵتەجاری بە یەکتر مەکەن دوژمنانی ئێمە ئەوە نەیان گاڵتەجاری بەم کوردە کردووە ئەوە نەیان پێ کردووە گەشتوتە ڕادەیەک تێکەڵ بە تەفسیرەکانی قورئان بووە هەموو گوتومە 13 تەفسیری قورئان ئەهێنی لەبەردەستا و هەموو کەس لەلایەتی تەماشایکە لە تەبەریەوە لە قورتوبیەوە لە ئیبن کەسیر و ئەوانە ئەڵەن ئیبراهیمیان خستە ئاگرەوە چێ خستی لە وڵا کوردێک گوتی بیخەنە ئاگرەوە یعنی ئەمە خێر بوو لێرە بەس ئەم کوردە هەبوو ئەمەی کرد ئەچی بۆ فەرموودە و ئەو بابەتانە دژ بە کورد هەندێک لە ناو تەفسیرەکانە جارێکی تر هاتوتەوە ئەچیتەوە بۆ ئەدەب شعری خراپ لەسەر کوردوە قسە لەسەر زمانی کوردی یعنی ئەم سوخرێتە نوکتە یعنی باشە یعنی ئەم گەلانەی دەوروبەری ئێمە چەندین هەزارەهان نوکتیان لەسەر کورد دروست کردووە کە ئەنەوە تێناگە کە ئەنەوە ئەتوانی هەڵی خەڵەتێنی بەڵێ گریمان ئەو هەموو حەقایق نەبێت نوکە جەنابێت تاماژە پێدا کەسێ بڕیاردای ئیبراهیم پاڤژنەت ناف ئاگریدا عەلەیهی سەلام گریمان حەقیقەتەکە ئەرێ تاوانە ڤی کەسەی چێوێ ئەڤڕوجیتن فارقێکی زەمەنیت مابینیدایی وایە یعنی تۆ قسەیەتر بکە بڵێ باشە گە تاکە کوردێک لەوێ بوو بێ دیارە شوێنەکە کورد بووە دیارە وەکو قسە ئیبراهیم بۆ کورد نەبووی ئەگەر وابێ مەبەستەکەم لەوێ بوو ئەوانە تەفاسیلێکی دوور درێژی ئەوە مەبەستم لەوێ بوو یعنی سوخریەت یعنی گەلانی سەفکاتی پێکردن سوکایەتی پێکردن لە لای برای مسلمانەوە فارس و تورک و عەرەب ئەوەی پێی کردوون خەڵکی تر پێی نەکردوون ڕۆژهەڵات ناسەکان باسی چاکەی ئێمەیان کردووە فارس و تورک و عەرەب ئێمەیان شتوتەوە لە ئەنجامدا ئەمە خەریکە کوردەکە خۆشی بڕای پێ بکە ئەوەتەم دوی دەمەی دادکارین بژنێ دینە ئیسلامی کە دینێکە پیرۆزە دینە پێکڤژیانەیە بەڵێ باندور نەبووە لەسەر پەیڕەوکارت خۆ هەی بووە بەس چییە ینی پەیڕەوکارەکانی خراپ بەکاری دێنن بۆیە ئێستا محەممەد غەزالی کۆننا محەممەد غەزالی تازەکە کە وەفاتی کردووە ئەڵێ لەوانەیە سەبەبی سەتانەوەتی ئیلحادی خەڵک هەڵسوکەوتی ئەو باوەڕدارانی ئەم سەردەمە بێ بەم خراپانە بینی کەواتە ئێمە بۆچی ینی هەموو جار ینی برای مسلمان دەورو بەرمان سوودی بۆ ئێمە نییە حسارمانە خاتە سەر جاوە شەرێکێکە لەو خاڵانە ینی بڕوان تۆ کە ینی شوێنێک دنیا ئابڵۆقی ئابووریت بخاتە سەر ئەبێ برای باوەڕدارەکەت نەیخاتە سەر هاناتە بێتر کەچی ئەوانش خستیان ئەوانش حساریان خستە سەر ئێمە ئەوانش ڕێگەیان لێمانگر لە کاتی ڕێفراندۆمەکە دەبەرەوە ینی حاڵەت دروستە بێ کە حسار خرایە سەر مەدینە دەوری مەدینە گیرە خدا تەسویری مسلمانەکانیشمان بۆکە حسار چەند زەحمەتە چەند ناخۆشە خدا فەرمێ ئیذ زاغەت الأبصار یعنی چاوی مسلمان و باوەڕدارانی ناو مەدینە کە لە شەڕی خەندەقا دەورەیان دان و وتیان لە ناوتانە بین حسار یعنی چاویان دەخولایەوە ئەو چێمانەوێت ترسەکە زۆرە وبەلەغەت القلوب الحەناجرە دڵ ئەوەندە لێ ئەدا مەقسەی خوددایە دڵ ئەوەندە لێ ئەدا دڵ ئەگاتە چۆ حەناجر ئەوێ دەرچێ دڵ لە شوێنی خۆی خەریکە سەرکەوێ گاتە گەرو ئەوێ دەرچێ دڵت دەرچێ ئەمە تەسویری خوددایە کە حسار چەند ناخۆشە ئەمە ئاەتەکانی قورئانە کە وەکو چەند دەڵێ ینی لە بەرامبەری دوژمنە ئەبێ بکرێ کەچی ئێمە بەداخەوە ینی برا مسلمانەکانمان ئەم جۆرە جەنگە لەگەڵ ئێمە بەکاردێنن یا خوددا دەفەرمێ وەیوخەویفونەکە بالەذینە من دونیه دەترسێنن بە شتانێکی تر جگە لە خوددا ناترسێنن بە خوددا ناڵن لە خواب ترسە خواد وەدە سەڵاتە شتی ترت بۆ دێنن وەکو چی وەک ئەمەی کە ئێستا بە ئێمەیان گوتووە ئەڵێن
ويخوفونك بالذين من دونه أزاني چيا أو كفارس وترك وعرب ألين إيوا قد نابن بدولت قد بو ألين إيوا بر نفرتي بيغمبران كوتون أصل أساسي نية أما ويخوفونك بالذين من دونه باركي واي بو دروس كردوين كبيما أندله إيوا بر نفرتي كوتون نفرتي چه لبر چی من کردووە خرافات و شتی خراپ و ینی بێمانە ئەڵێن کە ئێوە چۆن ترسێکیان خستۆتە بەری ئێمە کە ئێمە ئاوا بووینە یا فلانە ساڵ ئەوەندە ساڵ لەمەوە بەر ئێوە ئاواتان کرد شتێکی ئاوا ڕوویدا ئێوە نەگەشتن بە ئاماژ ئەمان هەمووی ئەڵێ وە یخەویفونەکە یا بەسەن جاری وا بەژمارە جاری وایە بە باسی سحرت بۆکەن جاری وایە باسی وەکو گوتم ینی جۆرێک لە جۆرەکانی ترساندن جەبێمەوە سەر ئەو خاڵە سەرێکیە کە خوا لە قورئاندا جارێکی تر باسێکە فەرمێ سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث يعني جنگێکی تر لەو جنگانی کەوا ئێمەی ترساندووە ئەوەیە کە ئەڵێن ئێستا من تۆ کە قسەی تیاکەین بەروبوومی ئێمە ئێستا هاتۆتە بەر حیفە جوتیاری ئێمە بەروبوومەکەی هەرزان فرۆشکە یان بە هەرزان بفرۆشتێ یان تێکی بایان هەموو ساڵێک ئەزانی ئەوە جەنگێکی دەرونیە هەموو ساڵێک تۆ جوتیاری کوردەبینی بە سنووق تەماتەکانی خۆی ڕژێ ئەی شێلێتەوە بە پیکابەکەی ئەزانی ئەوە جەنگی دەرونیە کە بۆ واکە لەبەرەوەی ئێمە لە دەرێ ئەو شتانە دێنین کە لە دەرێ ئەیهێنین بەو شێوەی لێدێ یا ئەزانی هەندێ وڵات لە ڕێگەی سەمادی کیمیاوی ئەیدا پێێت و ئەرزەکەی تۆ وا لێکا کە ئیتر بەری نەبێ ويهلك الحرث يعني ئەو شوێنەی کە چێڵگەیە تێکێدا بە هەلاکەت ێ بەنجام مەسمەوە بوو تۆ لە قورئاندا مانە هەمووی لە قورئاندا پێت دەڵێ کە سوود لە ئاەتەکانی قورئان وەرگرە مەیەڵە دوژمن زەفەرت پێبات چونکە ئەگەر باری دەرونی تۆی نائارام کرد ئەو کاتە تۆ بڕیارەکان هەمووی هەڵات جەنگê derûnî niha cenabêta amajê pê detin ku kesanên neyar vê hember takê Kurd encam den erê derhawîştê tu yê dirêjxayanin yan jî demkî ne هەندێکی درێژخایەنە وەک ئەوەی کە ئێستاکە لە ناخی کووردا کۆمەڵە شتێک لە ناخی کووردا خۆی دروست بووە وانە کە خۆی دەڵێ ئێمە قەت نابین بە هیچ یا کەسم ینی من نابێ بیجەڕمەوە چونکە ئەگەر جێڕامەوە دوای منش نابێ ینی مهمە تۆ جۆر لە قسەی خراپ زۆرە بێ جۆر لە قسەی خراپ زۆرە بێ کە هەموو گەلێک لە خۆی ڕازیە ئێمە هەر لە خۆمان ناڕازین لە کاتێکدا کە خەڵک لە دەرێ دراوسەکانمان نا خەڵکی دەرێ ئەمان بینێ ئەڵێ باشە لە مەسەلەی کۆڕۆنا کاکە ئەوەی ئێوە کردان ئیتاڵیا و فەڕەنسا نەیکردووە ئەمە شتێکی جوان نەبوو ئێمە کردمان بۆ بەشتە جوانەکانی خۆمان باس ناکەین بۆ هەرشتە خراپەکانی خۆ منزان بۆ ئێمە خراپەمان زۆرە هەڵەمان زۆرە بەس با جوانەکانیش بڵێ ینی خدا فەرمووی من جاء بالحسنة فله 10 أمثالها خدا فەرمووی هەر کەسێک کارێکی چاک بکا لە لای منەوە یەک بەدەی بۆ ئەنووسم ومن جاء بالسيئة فلا يجزى إلا مثلها ئەوەی خراپەی کرد یەک بە یەک بۆ ئەنووسم ئێمە ئەم میزانی خوا بێنین کاکە چاکەیەک جوانیەک سەرکەوتنێک پێشکەوتنێک کە ئێمەی کورد ئەیکەین بە میزانی خوایەک بەدە حسابیکەین بۆ خۆمان هەڵەکانیشوان یەک بە یەک حساب دەستێتت خوش مامۆستا برسکەوەتە بگەینە خاڵە ئێکلاکەر و خاڵە سەرەکیشت وی بەرنامەی دانک و دوی تەوەرەیدا بەحساوی چەند بکەین تاکی کورد ڕێکار چنەک و بەرف ئارامیەکە دەرونی بچیتن و ئەتمینانێکی و خۆشیێکێدا بچیتن ئاشتی یعنی زۆر گرنگە ئێمە قەت خێرمان لە شەڕ نەدیوە هەموو جاوتومانە سەرکەوتنەکانمان دەستکەوتنەکانمان لەو کاتانە بۆ کە ئێمە تەبا بووینە لەگەڵ یەکدا هەموو کاتێکیش ناخۆشیەکان و نسکۆکانمان ئەو کاتە بۆ کە ناتەبا بووین مەبەستە ئاشتیە چ جوورە ئاشتیەکە ئاشتیە سیاسی کۆمەڵاتی تاکی هەموو ئاشتی سەرخان هەیە و ژێرخان هەیە باسمان لە چییە دەرونی ئارام و بڕیاری ڕاست بەێ ئەم قسەیە ئەم ناونیشانەی تایتڵی کە تۆ ئەیڵێ بۆچیمانە بۆ ئەومانە بڵین کە ئێمە کەی دەروونمان ئارام بوو بڕیارەکانمان ڕاستە بێ کەواتە ئاشتی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ئەمانە هەر هەمووی دەست پێکە لە ئاشتی ناخەوە لە ئاشتی ناخەوە من ئاشتێکت پێ بڵێم ئاشتێکت پێ بڵێم کە ئەوەی ئێمە خوددایەکە ناسین کە ناوێک لە ناوەکانی ئەسەلامە کەواتە باوەڕدار گرنگە تاکیل لەم خەڵە بکاتەوە ئێمە کە ڕوو لە خوددا دەکەین ئەچینە ناو نوێژەوە ئەوانەی کە زیاتر لە شارەزای بواری ئاینین جگە لە فاتحە چیاڵن کاسە ناو نوێژەوە ئەڵێ الله ئەکبەر یەکسەر ئەڵێ وجهت وجهي للذي فطر السماوات والأرض ئەم قسەیە کە بەدەم ئەیکەین وجهت وجهي للذي فطر السماوات والأرض يعني من ڕووم کردە ذاتی خوددا ئەم قسەیە ئەگەر بە جدیمانەوە بەڕاستمان بێ و لە ژیانی عەمەلی سوودی وەربگرین هەموو شتەکانمان ئاسانە بێ بۆ جەنابێتە نابینتن ئەف ئارامیا تاکی و بڕیارەکە ڕاست ئەگەل سەر ئاستێ حزبا بهێتە چارەسەرکردن سەر ئاستێ تاک تاکی چ کێشەنینە
یعنی وای لێ دێ بەس دوجار حزب لە چێ پێک دێ لە کۆمەڵە تاکێ پێک دێ لە سەرکردەکان پێک دێ بۆیە یعنی کتێبێک هەیە قدیمە الطبيعة البشرية للسياسة أنا خو سياسته نايبيني دستي ليبي بس بشركانن كواتا دو اشتي خوازاني لقال لك سياستي كي اشتي خوازه دو شر كرداني شر بو دروستك كواتا هميشه انسان كان بو خدا انساني كرد با او ناوندي ك پیغمبران بنيره انسان چاكه انسان چاك به چاكه به جما مسم هر لنو جابا فير بين نوش آرامی درونی من بو درست نکه امی باورداره به چی بو من درست که نوشه که چونه نایوت ما وجهت وجهي للذي فطر السماوات والارض نوشه که چونه ازانی قبله زور مهمه يعني توحيد القبله همو من رولي قبله اكي رو كرنا يا قبله كاتو للروي ايني لهر شونيكي دنيابي شلون الله بيوسد بدوزينوي قبله بوچی وانا بوي همو من رولي يك شومكي كاتو للروي نتوي پێمان دەڵێ لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی نەتەوەیش ئەبێ ئێمە سنتەرێک هەبێ لە دەوری کۆبینەوە جا ئەمەیەکە نوێژێک دەست پێکاڵێ الله ئەکبەر ئەخر ئەمە گرنگە کۆتایەکەشی چیڵێ السلام علیکم السلام علیکم بزانە نوێژێک ئەوڵەکەی الله ئەکبەرە ئەخیرەکانی سەلامە سەلام لەسەر ڕاست و چەپی خۆمانەکەین کەواتە ئەمە چەند پێچەوانی داعشە کە الله ئەکبەر بۆ کوشتنی مرۆڤە بەڵێ داعشی هەر الله ئەکبەر وت کە تو سەلامت کە ئەمەن مەبەستە کەواتە ئەمەی کە خوددا مەبەستێتی ئەوە نییە وایە یعنی مەبەستمە نوێژ چیمان فێرەکە نوێژ ئەوەمان فێرەکە الله ئەکبەر کۆتە نوێژ ئەوڵی الله ئەکبەر ئاخری سەلامە نوێژێک ئەوڵەکەی الله ئەکبەر بێ و ئاخرەکەی سەلام بێ و نەتیجەکەی سەربڕینی خەڵک و بەسەبایە بردننی ژنانی خەڵک بێ ئەوە نییە کەواتە لێرە بمان دەرەکە ئێمە لە داعش باز بێنین با باسی خۆمان بکەین خۆمان باز بکەین باوەڕداری خۆمان کە نوێژەکە ئەوڵەکەی الله ئەکبەر و ئاخیرەکەی سەلامە بۆ بازار ئاشتی دروستەکە لە بازارە ئاشتی دروستەکە لە ناوەندی سیاسیە ئاشتی دروستەکە لە ناوەندی کۆمەڵایەتیە ژنومێر لە یەک ناکە خەڵک تووشی تەلاق ناکە ئەمە کوێی نوێژە بەلەف وازعی دینی ئەنکو ئەف ڕوحانیەتە دینی جانەبێتە بەحث کەتن یعنی بایوێ هەندێت نافدە هەیە کە ببیتە فعلا قەنەعەتەک و مەبدەک ئەلدەفتاکی کورد کوێ چەندی بکرد بەردەوام ئەبێ کاری لەسەر بکەین ئەبێ کاری لەسەر بکەین بۆ چونکە ئەگەر دەروون ئارام نەبوو دەروون تووڕە بوو دەروون برسی بوو بڕیارەکانی غەڵەت دەرەچێت تۆ بڕۆ فقی ئیسلامی تەماشاکە چی نووسراوە بۆ قازی زۆر گرنگە قازی و حاکم یعنی قازی حاکم چونکە حکومەدا دوجار بڕیارەدا ئەم برادەرە لە سێدارە بدرێیان نا ئەم تەلاقە کەوتووە یان نەکەوتووە یعنی مەسیر و چارەنووسی خەڵک لەژێر دەستی قازی و حاکمە بۆیە قاعدەیان داناوە لە ڕووی ڕوانگەی ئاەتی قورئان و فەرمودەکان لا يقضي القاضي وهو غضبان بە کوردی قازی بۆی نییە بڕیار بدا لەو کاتێک کە تووڕێ چونکە تووڕەبوونەکەی وای لێکە بڕیاری هەڵبدا باشە وتوانە لا يقضي القاضي وهو جوعان قازی لەو کاتەی برسیەتی نابێ بڕیار بدا لە کاتی برسیەتی بۆ چونکە بێتە مایەی ئەوەی کە بڕیارەکەی هەڵەبێ کەواتە وەکو برسیەتی و تووڕێی اینجا ئەم کوردەی ئێمایە جارێ بە حیساڕی ترسێنن ندی هەرگوتیان کۆڕۆنا پەل ئەماری بازاریاندا ئەبینی ئەوەن چ ئەو نیشانەی هەستکردن بە برسیەتیە چونکە ئێمە بەردەوام ترساوین لە دوژمنێک کە حیسارمان بخاتە سەر ئەترسین زۆر ئەترسین لە شتە دووەمیشان ئێمە تووڕین مەگەر نابینی لەسەر شتی زۆر بچووک دەوانچە ئاوی بەردەمی دەرگا سیارە لە بەردەمی دەرگای ماڵی فلان شوختی لە سیارەی فلان کرد ڕاست ئەیکوژێ ئەم کوشتنە چییە ئێمە گەلێکی تووڕین تووڕە بۆ بەرەکانی جەنگ باشە لە دژمن نەک دژ بە خۆمان باشە کەواتە ئەگەر قازی بۆی نەبێ بڕیاری دروست بدا لە کاتی تووڕەبوون و لە کاتی برسێتی کەواتە گەلەکەشمان هەروایە ئەبێ ئەمە بکەین جا لەبەرەوە زۆر گرنگە یعنی جاری وا هەیە گۆڕانکاری یعنی گەلی ئێمە تووڕەیە لە جوزئێکی دەسەڵات یا مەسەن لە وەزیرێک تووڕەیە ئەڵێ پێویستە ئەم بارودۆخە بگۆڕین جاری وا جۆت لێ بێ ئەڵێ کاکە بێ سەروژێری کەین ئیبن القەیم لە باسی تەغیرە گۆڕانکاری گۆڕان ئەم تەغیری مونکەرەی کە پێغەمبەر داوای کردووە شتێکتان بینی نامۆ بوو شتێکتان بینی هەڵەیە بیگۆڕن ئیبن القەیم ئەڵێ لە 4 حاڵەت بەدەر نییە گۆڕان بارودۆخێکەیە بەدڵمان نییە ئەمانەوێ بیگۆڕی ئەڵێ احتیمالە گۆڕیت هەر وەکو خۆی لێ بێتەوە ینی هەر وەکو خۆی بمێنێ ئەو هەموو ماندوو بوونەش احتیمالەتر هەیە یەزول یعنی وەکو بڵێ بارودۆخەکە خراپەکە ینی لاچوو یەزول ئیزالە بوو لاچوو کەم بوو یعنی احتیمالاتی ئەوەیە کە دەستت بر بۆ گۆڕانکاریەک احتیمالە بمانێ بڵێن ئەمە لابین ئەم مێزە تەبڵەکە لابین احتیمالی یەکەم ئەوەیە بەڵێ لا ئەچێ احتیمالی دووەم ئەوەیە کە هەروەکو خۆی بێ نەتوانین لای دێن احتیمالێکی تر ئەوەیە کە لەوە خراپترمان بۆ بێنەوە
يعني ئەم مێزە لا ئادەین بەس چییە لەمە خراپترمان بۆ بێنەوە لە نەتیجە احتیمالی چوارم ئەوەیە ینی بگۆڕی بەس کەمێک گۆڕانکاریەکە کەم بێ ینی ئەگە گۆڕانکاریت هەوڵدا بۆی یان ئەوەیە بەڕاستی ئەو شتە خراپی ئەتەوێت لای دەی بەڵێ لایە دەی یان احتیمالە بەشێکی کەم کەیتەوە نەتوانی هەمووی لادەی یان احتیمالیشە وەکو خۆی بیهێڵیتەوە هیچ نەگۆڕێ یان احتیمالیشە خراپتر لەوە دوێت بەلێ گۆڕی بچۆنە جانەبێت مامۆستای بەڕێز یعنی تو نابینی وەک لایەنێ ئەکادمی ئەنکو لایەنێکی ڕێکخستی یعنی کار ئەلسەر پەروەردەکردنا تاکێ کورد نەهاتیەکردن ئیشلای ئارامیە دەرونی و چەندین بوارندی تژی بەڵێ نەکراوە کەواتە ئەمە پێمان دەڵێ ئەزمونونەکانی دنیا پێمان دەڵێ ئێمە وەختی ئەمانەوێ گۆڕانکاری بکەین پێویستیمان بەوە هەیە کە بزانین ئەو گۆڕانکاریە بە کەمترین قوربانی ڕوئەدا خۆنا قوربانی هەیە ینی زۆرە لە چاو گۆڕانکاریەکەەوە نایهێنێ مەسەوەکو بەهاری عەربی بەهاری عەربی چی لە میسر کرد و چی لە تونس کرد و چی لە لیبیا کرد و چی لە یەمەن کرد وەکو خۆی هێشتیەوە ئەمە چیمان پێ دەڵێ من پێمان دەڵێ گۆڕانکاری پێویستە ئەبێ بیکەین ینی تاکی کورد پێتەوی چ جوورە گۆڕانکاریکەوێت ئاماژە پێدا هەموو گۆڕانکاریەکان کایکە ئەبێ بیری لێ کردبێتەوە ینی چی بیری لێ کردبێتەوە حاجەتمان بەو گۆڕانکاریە هەیە بەڵێ ئەبێ بیکەین ئیمکانیەتمان هەیە بەڵێ ئیمکانیەتیشمان هەیە دەرەنجامەکانی هەر وەکو خۆی دەرەچێتەوە نەوەڵا نایکەم کەمە بێتەوە کەمیشم ناوێ ئەگۆڕێ بە تەواوەتی بەڵێ ئەگۆڕێ ئەو کاتە ئەیکەم دەبینی چۆنە ینی ئەڵێم ئەم حیساباتانە لای تاکی کورد ئەبێ هەبێ ئەگەر بە حیسابات گۆڕانکاریت کرد وەکو ئەوروپا ئەتوانین گۆڕانکاری جوام بکەین بەڵام بە تووڕەبوون بەبێ پلان گۆڕانکاری حاڵەتێکی خراپمان بۆ دروست ئەو کەسێ بێ چەندێت ڕات بن کە ئارامیا دەروونێ تاکی کورد تێکدەن ئەرێت بیتە بەرپرسیاریەکە مێژووی و مێژوو خەلەت ئەنکو خراپ وان قەلم بدەتن یعنی خدا فەرمووی چ ناخۆیی چ دەرڤە ڕاستە خدا فەرمووی ئینجا ئەکم فاسقون بنەبەئین فتەبەینوا کەواتە لە هێنانی هەواڵی خراپە لە هۆنینەوەی هەواڵی خراپە لە بڵاوکردنەوەی هەواڵی خراپە خدا یەکسەر فەرمووی فاسق یعنی وەک بڵێ ئەمە ئەوە صفەتی ئەو کەسەیە صفەتێکی خراپی دایبا خدا فەرمووی فتەبەینوا ئێمە کۆمەڵگەی کوردی دەروون ناسەکانی خۆمان دەڵێن کۆمەڵگەی زمان بۆ گوێ زمان بۆ چاو بۆ مشک بۆ جۆ ئاوا ناڕۆ ئەڵێن کۆمەڵگەی زمان بۆ جۆ یعنی چی لە ئەوەی لە زاری من دەرەچێ دێ بۆ جوی تۆ ئەوەی لە زاری فلان دەرەچێ ڕازێتە جوی من کاتێمە هیچ تەبەیون ناکەین ئێستا پێ دڵم شتێک هەیە فەیسبوک لە بینی تۆڕە کۆمەڵایەتەکانە فەیسبوک تەماشای کرد ڕسمێک هەیە بڵێن کابرایەک لە ئیتالیا ئەوێ مارکێتێک بشکێنێ ڕاکە سیارە لێدا ئیسلامیەک وتوێتی ها فلانە کەس ئەوێ مزگەوتێک بدزێ ڕاکە خوا تۆڵەی لێ کردەوە تەمان ئەم هەواڵی یەکەم ڕاستام هەواڵی دووەم ئایدۆلۆژیە بەێ مینەچەیەکەیە پلتفۆرمێکەیە چەند گەنجێکی ئوردونی دروستیان کردو زۆر بەهێزە ناوێن ناوە مینەسەی پلتفۆرمێکی فەتەبەینوا فەتەبەینوا ئەگەڕێن لە فەیسبوک و لە کەناڵەکان و لە چۆنە لە ئینتەرنێتە وێنەکانە دۆزنەوە ئەیهێنەوە ئەیخەنە پاڵ ئەو وێنێ ئەڵێن ئەو وێنەی کە فلانە کەس ئەڵێ ئەمە وێنەی فلانە کەسە و ئەمە ڕئیسی سینە نوێژەکە لەەوە ڕئیسی مالیزیایە لە سەردانی بۆ سینە ئەمە ئەمەوەی لە ئەنجامە فەیسبوک تەماشای کرد ئەم مینەسەیە ئەم پلتفۆرمی فەتەبەینوی ئەم گەنجانە زۆر گرنگە بە چەند ملیۆن دۆلار لەگەڵیان شاراکەتێکی دروست کردو ئێستاکە شاراکەتێکی دروست کردو پێیان ئەڵێ ئێوە ڕسمم بۆ بدۆزنەوە ئیتر ئەوە ئیشیان هەر ئەوەیە توسبی دۆزەرەوە بگەڕێ بەدوایە شتی وا سەیرە بینی کە وێنەیەک مانایەکی هەیە بە جۆرێکی تر گیراوە کەسێک لە شوێنێکی ترایە ئەیهێنن ئایدۆلۆژیەکان ئەیکەنە شتێکی تر ئیتر لایەکی پێکۆکەنەوە جەمەستم ئەمە بوو ئەو فەتەبەینوەی کە قورئان باسێکە چەند گەنجێک توانیان بیکەنە پلتفۆرمێک کە ئەو وێنانە پێ بدۆزنەوە جا بێمەوە سەر باسەکە زۆر گرنگە ئەمە بەچی چارەسەرە بێ لە دواییە ئێمەی کورد وتومانە هەر ئاشتی وتومانە ئێمە پێویستیمان بەوە هەیە دەروونمان ئارام بێ جا ئێمە برای یەکیش بین گرفتمان بۆ دروستە بێ کە گرفتمان بۆ دروست بوو خدا وێنەی داوا پێمان با چاو لەو وێنانە بکەین ئێمە بۆ چاو لە قابیل و هابیل بکەین ئەگەر من پێشکەوتم هابیل بم تۆ بم کوشی بۆ وانە ئەبێ بچینەوە ئێمە چاو لە یوسف بکەین یانی کە ئیخەنە بیرەوە کەماندوویەکەن کە ئەوەیەکەن و ئەزانن ئەم پێغەمبەرە ئەگاتە ئاستێک و چۆنەڵێ ئەگاتە ئاستێکی بڵند برای حەقیقی و ڕاستەقینەی خۆی غەدری لێکەن ڕخناتون و تیش چتە ژێروی بوارەیداک و تێکدانا دەرونی بیتن خراپە بەڵێ خراپە مەبەستمەوە بوو کە یوسف سەلامی خوای لەسەر فەرمووی لا تەثریبە
عليكم اليوم يغفر الله لكم کەواتە ئێمە پێویستیمان بەم حاڵەت هەیە هەندێک جار بە مەغدوریش بین و غەدرمان لێکرا بێ لە لای برای نەتەوەیی خۆمان برای ئاینی خۆمان برای ئینسانی خۆشمانەوە ئێمە چی بکەین ئەم جانی تەسامح و لێبوردەیە بێنینەوە ئارا کورد دەڵێ کای کۆن بەبا مەکەن کای کۆن بەبا مەکەن ئەمە هەموو باتەوە سەر شتێکی تر ئەگەر خاڵیژی بیچوو دەمێ مەبدوو مای هاتی خاڵی لاوازی ئێمەیە کە ئەوی شەوەی ئێمە زوو ناومێ دەبین زوو ناومێ دەبین زوو خەفەت دەخۆین زوو دەترسین زوو خەفەت دەخۆین زوو ناومێت دەبین پێویستە کەلتورێکی ئومێد ببەخشینەوە کەلتورێک بێنینەوە دوور لە ناومێدی ئەمە ئەوەیە کە پێغەمبەرەکەی ئێمە درودی خوای لەسەر فەرمووی ئیذا قامت القیامة أو قامت الساعة وفي يد أحدكم فسيلة فليزرعها جاري والله كرام بارود وخبنا معك جورا ما بو شيء بكين ما ببيغمبري اما درودي خوي لسر بمن توي باوردار توي با ايوي باورداري فرمو وتيان استقيامته لدستي تو نمامك دار خرمايه كبري زور درنگه فسيله خرمايه بيچينا اش بيغمبري اما درودي خوي لسر اميدي بيبخشين لكاتي قيامته ئێمە نەمامی دارخورمایەک بچێنین کە بەریشی درەنگە نەمامی بەڕوویەک بچێنین کە بەری درەنگە نەمامی زەیتونێک بچێنین کە بەریشی درەنگە کەواتە بێت ناومێت نەبیت دەستێتت خوش مامۆستای بەڕێز ساخ و سەلامەت بی ئینشەڵڵاه بینەرین بەڕێز وی ئەوای دەینە دومایاوی خەڵکی و زۆر سپاس بۆین بەڕێژی کە هینجی بەشدار بوون ئەتبینەریەدا هێوی ئەمەوە ئەم بشین دەروونێکی ئارام مەهەبیتن و هەروەسا ببینە خدان بریارێن ڕاست ساخ و سەلامەت